خۆشەویستانی کورسادیون سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. 18 ساڵ بەر لە ئەمڕۆ پەیکەری دڕندەترین سەرۆکی عێراق سەدام حوسێن لە بەغدا ڕووخا. ئەمە زەنگێک بوو بۆ ڕوخانی ڕژێمی بەعەز کە ساڵانێکی زۆر لە عێراق قەتڵ و عام و ئەنفال و شیمیاباران و سەرکوتکاریەکی زۆری بەرامبەر بەگەلەکەی کردبوو. کورد کە شۆڕژێر و لە شاخەکان بوون هەمیشە ئاواتیانەوە بوو کە بگەنەوە کوردستان و بە تایبەتیش کوردستانی گەورە لە چوارچێوەی عێراقدا و ئازادی بۆ فەراهەمکەن. هەمیشە دروشمی لە حەمرینەوە تا خانەقین یاخود لە ناوچەکانی خواروی شنگال دروشمی هێزە کوردستانیەکان بووە. ماوەیەکی زۆر هێزە کوردیەکان و تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان لەو ناوچانەدا وجودیان هەیە. هەرچەندە کۆمەڵێک بەرپرسی باڵاش لە چوارچێوەی عێراقی ئێستادا هەیە، بەڵام ئێمە دەپرسین ئایا لە دوای 18 ساڵ و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز چی کرا بۆ ناوچە کوردستانیەکان؟ تواندرا خزمەتێکی کوردانەی ناوچە کوردستانیەکان بکرێت؟ ئایا ئێستا خەڵکی دانیشتوانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارێرم یاخود ناوچە کوردستانیەکان ئاسوودەن لە سیاسەتی هێز و لانە سیاسەکان؟ هەموو ئەوانەم شەو لە بەرنامەی ڕەهەند تاوتوێ دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز ئەمین سەرحەد قادر بە خۆی وتی ئەمە عنوانی منەوە تەواو. بەڕێوەبەری پێشووتری پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک کە هاوکات ئێستاش وەکو جارجار کەسێتیەکی سیاسی دەرەکەوێت. هەروەها هەر لە ستۆدیۆکانمان لە سلێمانی بەڕێز ئیدریس حاجی عادل کەسایەتی کوردی دەڤەری داقوق و هەروەها کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە بەڕێز کاگڕەشاد کە بەڕێزیان شەو نخوونی و خەمخۆرێکی زۆری ناوچەکانی دەشتی مەخمور و گوێڕ و کەندێنا و قەراجە. هەوڵە دێن لە ڕێگەی هەر سێمیوانی ئازیزم کێشە و معاناتەکان دەستکەوتەکان گلەیەکان بخەینەڕوو. کاک ئەمی سەرحەد سوپاس بۆ ئامادەبوونت. من ئەمەوێ ئەوە لە بەڕێستان پرسم لە دوای ئەو هەموو خەبات و تێکۆشانە لە دوای 18 ساڵ لە ڕوخانی ڕژێمی بەعەز توانیمان خزمەتی کەرکووک و ناوچە کوردستانیەکان تاکو شنگال تاکو خانەقین هەموو ناوچانە بکەین؟ سەرەتا سواز بۆ جەنابتان، سواز بۆ بینێرانی خۆشەویست و سواز بۆ هەردوو هاوڕێی بەڕێز و خۆشەویست کە ئەوانیش میوانن. دیارە وەکو خۆت ئیشارەتی پێش 18 ساڵ کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ئەو خەونەی کە کورتەی بوو بەڕاستی هاتە دی ڕۆژێکی پرسنگدار بوو بە نسبەت میلەتی کوردەوە کە دڕندەترین ڕژێمی فاشی ئەو کاتەکە ڕووخا و کورد توانی بچێتەوە ئەو شوێنانەی کە وەکو پێشووتر کە خاکی پیرۆزی کوردستان بووە بە کەرکووکەوە بە هەموو ناوچە دابراوەکانی تریشەوە. کورد لە ماوەی حکومڕانی خۆیان ئەتوانین بڵێن ئەو فترەی کە لێ بووە کە بڵێن هیچ نەکراوە ئەوە بەڕاستی بێویژدانیە شت کراوە، بەڵام ئەتوانرا شتی باشتر بکرێت، ئەتوانرا لە ئەو دەستکەوتانەی کە بەدەست هات جوانتر بیپارێزین شتی باشتر بکرایە لە ڕووی ئاوەدانکردنەوەی ئەو شوێنانی کە بە ناوچە کوردستانیەکان بوو و ئەتوانرا زیاتر لەگەڵ ئەو حیزب و لایەنانەی عێراقیانەی کە هەبوو لەو شوێنانە تەنسیق و هەماهەنگی بکرایە باشتر بتمان توانایە دڵی ئەوان ڕابگرین لە ئیشوکاری ئیدارەیە ئەوان کۆمەڵێک هەندێک کێشە و گلەی و گازندیان هەبووە ئەتوانرا گویانێ بگیرێ وەزعەکە نەگەشتایە بەمە لەبەرەوەی کە هەلێکی زێڕین بوو بۆ کورد هاتە پێشەوە. کورد ئەیتوانی ئەو هەلە زێڕینە بەڕاستی بخوازێتەوە شتی زۆر باش بکات و ئەو دەستکەوتانی کە بەدەست هات بەڕاستی کەم نەبوو بە نسبەت میلەتی کوردەوە کە تۆ لە ماوەیەکی چەند ساڵێک ئەو سنوورانە هەمووی بە دەستی کوردەوە بۆ لەژێر حکومڕانی کووردا بووە. بۆیە کورد بە قەناعەتی من ئەوەی کە کردوێتی ئەیتوانی زۆر لەوە باشتر بکە و خزمەتی زۆر باشتری خەڵکی ئەو سنوورانە بکرایە، کارێکی ئەو تۆ بکرایە کە نەتەوەکانی تر خۆیان داوایان بکردایە کە کورد حکومڕانی ئەوان بووە نەوەکو ئەوان داوا لە پەرلەمان کۆ ببنەوە داوا لە ڕێز و زەرا بکەن
بکەن کە هێزە کوردیەکان لەو شوێنانە دەرکەن و هێزە عێراقیەکان بگەڕێنەوە ئەوێ ئەمە بەڵگەیەکە بۆی کە ئەوان لە سیاسەتی کورد لەو سنوورانە وەکو پێویست ڕازی نەبوون و کوردیش نەیتوانی ئەو باڵانسە ڕابگرێت کە بتوانێت دڵی نەتەوەکانی تریش ئەوەی کە ئەوان بەبەستیانە ئەوەی کە ئەوان ئەیانەوێت ئەگەر 100% جێبەجێ نەکرایە بتوانرایە جوزئێکی جێبەجێ کرایە کە نەگەشتایە بەم شێوە. بەڵێ کاک سەرحەد دیارترین هۆکار کە هۆکاری ئەوە بێ کە ئێمە نەمانتوانی وەک پێویست دەستکەوتەکان بپارێزین خزمەتی ناوچە کوردستانیەکان بکرێت چی بوو؟ ئەم بە سەراحەت من دەڵێم ململانەی حیزبی ئەوە خاڵێکی سەرەکی بوو هەر لەگەڵ ئازادکردنی ئەو سنوورانەیە کە هەردوو حیزبی سەرەکی کە ئەو کاتە کە بەشداری ئەو پرۆسەیان کرد و گەڕانەوە ئەوێ کە مەجال بە کوردرا بۆ ماوەی چەند ڕۆژێکە لەگەڵ هێزی هاوپەیمانانە یەکسەر ئێمە دەستکرا بۆی کە دوو محافزدانرا دوو قایم قامدانرا دوو بەڕێوەبەردانرا لە هەموو شوێنەکانە دوو دانرا بەڕاستی ئەمە دیاردەیەکی خێرابوو بەرنمەیەکی تۆکمە نەبوو کە هێزەکان بە چی شێوەیە کە چوونە ئەوێنە بە چی شێوەیەک ئیشوکارەکانیان بکەن بە چی تەنسیق و هەمانگیەک لە بینی ئەو هێزانی کە لە سلێمانیەوە ڕۆشت و ئەو هێزانی کە لە هەولێرەوە هاتن نەبوو دوایش کە هێزەکانی هاوپەیمانان کە سەیریان کرد کە کورد زۆر بێ بەرنمەیە ئەتوانم بڵم ئەوان حەدێکیان دانا بۆ ئەو مەسەلەیە کۆمەڵێ بەرپرسی ئەتوانم بڵم لە ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بەرپرسی سەربازی و ئەمانە کۆمەڵی خەڵکی زۆر گیرا گوێنی کرا بەسەریان ناچەک کران و هێزی پێشمەرگەش بە بێ بەرنامە هەندێکیان کەو کاتی کەرکووک ئازاد کرا بەرەو ناحیەی ریاض و متەقا و هەتا بەرەو قەزای حەویجە چوون بەداخەوە کۆمەڵی پێشمەرگە شەید بوو کۆمەڵی خەڵک بەدیل گیرا ئەمانە هەمووی سەبەب بوو بۆی کە هێزی هاوپەیمانان بەڕاستی چاوێک بخشێنێتەوە و سیرێکی وەزعەکە بکا وەزعەکەی بەدڵ نەبوو ئەو کە بەو شێوەیە قەنەعەتی و قەنەعەتی ئەوانی جوانە بوونەوەی کە ئێمە ئەمان بینین و هاتنە لامان و قسەمان لەگەڵاکردن ئەوان تەسەوری ئەویان ناکەی کە کورد بۆ پەرتەوازیە بچێتەوە شاری باشە کاک سەرحەد منەو پرسیارە لە بەڕێزت بکەمەنی مەسەلەن کەس نییە لە کوردستانە تۆ بەڕێزانە ناسێ کە بەڕێزت بەڕێوەبەری پۆلیسی قەزا و ناحەکانی کەرکووک بیر ڕاکان سەعیدیشی چی بوو؟ ڕاکان سەعید ئەو کاتە ئەو دیارە جێگری پارێزگای کەرکووک بوو پارێزگای سڵتەیەشەوە تۆی هەبوو بەسەر کووردا مەسەلەن کورد استفزاز کاتیان ئەحرازی بۆ کورد دروست کاتیان حاڵەتێک زەخت لە کورد بکات؟ نەخێر من قەنەعەتم بەوە نییە ئەو هەتا لە کۆبوونەوەکانیشە هەندێک جار کە هەر داواکاری شتێکی هەبووە وەکو پێشنیارێگەی کرد و زۆر جار بە تایبەتی لە کاتی خوادێ خۆشببوو دکتۆر نەجمەدین کەریمە هەر مەجای نەئەدرایە تەنها ئەو بوو هەندێک ئیشوکاری مۆلیدە و هەندێک ئیشوکاری ئیداری کەم دانرا بوو هەندێک جار ئەو تەکلیفی ئەوەی هەبوو کە ئەو خەڵکانی کە لە حەویجەوە دێن کە داخەڵ بکرێن داوای لە هەردوو ئاساییژا لە پۆلیسەکە کە بە شێوەیە لە شێوەکان هاوکاریان بکەن و لە هەندێک کاتیشە ڕاکان سەعید مووقفی 100% لەگەڵ کووردا بوو بەڕاستی لەو شارە بڵێ ئێستا کە ڕاکان سەعید پارێزگاری بە وەکالەتی کەرکووکە هۆکار چییە؟ وەکاری ناتەبایی کووردە ئەو کێشە ململانەیە کە لە بینی کووردا هەیە ئەو کێشە ئەو سیراع حیزبیەکە لە بینی هەردوو لایە هەیە هۆکار 16 ئۆکتۆبەرە کە کورد لەو شارە نەما ئەو شارەی بەجێهێشت ئەو پێش چەند مانگێک ڕاکان سەعید لەو شارە نەمابوو لە کەرکووکان نەمابوو ئەو چوو بۆ کەرکووکی هەر بەجێشت بوو بەڵام کاتێک کە هێزە عێراقیەکان هاتەوە کەرکووک ئەو هەلەی خواستەوە ئەوەی کە کورد لە ماوەی 12-13 ساڵە لەو شارەیە نەیتوانی بیکە ڕاکان سەعید ئێستا کردوێتی ڕاکان سەعید ڕاستە بە وەکالەت پارێزگارە بەڵام دەسەڵاتی تەواوی هەیە ئەوەی کەمە بەستی بوو بێ لە ماوەی ئەم چەند ساڵەیە کردوێتی و بۆ خەڵکی خۆی و بۆ نەتەوەکەی خۆی و هیچ سەڵی نەکردوێتەوە لە هیچ ئەوانەی کە قسەی لەسەرەکە بە سەبەبی سەرەکی ئەزانی کە پارێزگارێکی کورد نیە مەسەلەن ئەکرا خۆ پارێزگارەکە کورد بێ ئەگەر ئەنجومەنی پارێزگا ئەو کاتە بگەڕانایەتەوە و تەنسیق و هەماهەنگی هەبووە لە بینی بە تایبەتی پارتی و یەکێتی ڕێ بکەوتنایە لەسەرەوەی کە پارێزگارێکی کورد بۆ ئەو شارە دابنێن لەسەر کەسێک کە کیان بەبەست بۆیادان بنایە ئێستا وەزعی ئەو شارەوای بەس موبایل لێ ناهات ئەمە حقیقەتە خۆمە ناشادرێتەوە کەرکووک بووە بە قوربانی سیراعی ململانەی هەردوو حیزبەکە لە دوای 16 ئۆکتۆبەر بۆیە کەرکووک حاڵی گەیوە بەم حاڵە زۆر باشە کاک سەرحەد پرسیاری زیاترەکەین کاک ڕەشاد گەڵاڵیەم کاتت باش من ئەمێ ڕاشکاوانە لە بەڕێزت بپرسم کە ئێستا مەسەلەن کۆمەڵێک خەڵکی زۆر سادەش ئەزانێت بارودۆخی مەخمور و دەوروبەری
بوونی داعش لە قەرەچووخ و کۆمەڵێک ناوناوچانەدا وەسف بکات. بۆچی گەیشتینە ئەو ڕۆژە کە ئێمە نەمانتوانی پارێزگاری لەو ناوچانە بکەین کە خوێنێکی گەورەی بۆ ڕژاوە کە ئاواتێکی گەورەمان بوو پێمان وا بۆ گەر سەدام حوسێن و ڕژێمەکەی نەمێنێ ئێستا ئێمە لەوێ حاکمی مطلقین بەڵام ئێستا ئێمە لەوێ هەندێک جار دەرەجە دووشین. سڵاو لە ئێوە سڵاو لە بەڕێستان بینەرانی ئەو کەناڵە خۆشەویستە ئەو بەرنمەیە. سڵاو لە کاک سەرحەد، سڵاو لە هاوڕێی خۆشەویستم. دووبارە سڵاوتان لەوێ، سڵاو لە کاگەدرێسیش کە دەمێکە نەبینی و بەڕاستی غەریبیشم نەکرد. کاتێمە باش بێکمان گەیاند ئەمڕۆکە هەمووانیشت بێکۆ گەیاند ئەمڕۆکە سپاس بۆ جەنابی. خراپ نیە یەکتر دەبین و مەرحەبا یەکتر دەکەن باشە. بەڵێ 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 دیارە زۆر سپاس بۆ جەناب، سپاس بۆ کاگرەشە. بڵێ دیارە وەکو ئەوەی کاک سەرحەد باسی کرد مانوێ نەمانوێ ئێمەش بە هەمان شێوە بە هەمان ئەو ئاڕاستەی کاک سەرحەد قسەی لەسەر کرد گومان لەوە نییە ئەگە سەرکرداتی سیاسی کورد لە یەکەم هەنگاوی کە بەرەو پێشڕەوی کرد بەرەو ئەو ناوچانە کە بە تایبەتی ئازادکردن هەر لە خانەقین و گوڵاڵە تا دەگەیتە شەنگار بە مەخموری ئێمە شەوە کە ئەم ناوچەیە ناوچێکی فراوان و ناوچێکی زۆر بە خێر بەرەکەتی شەیانی لەم ناوچەیە لە هەردوو ڕووی ژێرزەمینی و سەر ئەرزی ژیانی. بۆیە ئەم ناوچەیە بەڕاستی عەقڵەتی شکراوەتری دەویست بە شێوەیەکی گشتی من پێم وایە ئەو ئاڕاستەی کاریان پێکرد هەمان ئەو ئاڕاستەی ڕابردووی 35 ساڵەی 35 ساڵی حکومەتی بەعز کە کاری پێکرد لە ناوچەکە من پێم وایە شتێکی ئەو تۆ کەمتر نەبوو، یعنی لەم ئاڕاستەیە کە بە بەردەوامی چۆن ئێمە وەکو کورد لە 35 ساڵی ڕابردوو ڕۆڵی ئێمە هامش بوو لە ناوچەکە من پێم وا بوو لە خانەقین تا دەگەیتە شەنگالیش بە هەمان شێوە سەرکرداتی سیاسی کورد نەیتوانی عەقڵانە ژیرانە بتوانیتن ڕۆڵی زیاتر بە پێکاتەکانی ئەم ناوچانە بداتن. بۆیە من پێم وایە ڕۆژێک لە ڕۆژان ئەم پێکاتانە هەستیان بەبوونی خۆیان نەکرد کە بووینە بەشێک لە بەڕێوەبردنی ئیدارە لەم سنوورانە. من هەر بۆ نمونە شتێک کرد بۆ باز دەکەم. بڵێ لەم ناوچێ ئێمە نازانام کاک سەرحەد ڕەنگە لە کەرکووک بۆ سەروتر زانیاری زیاتر بی، بەڵام لەو ناوچەی ئێمە کە ئەمە تێداینە تێدا کارمان کردووە هیچ خاوەن بڕوانامەیەکی عەرەب تورکمان زائیدان کرد و ئاشور لە بۆیان نەبوو لەم ناوچانە ببن بە بەڕێوبەری نەحیەیەک یاخود بە قایمقام لەم سنوورانە هیچ کەسێک بۆیان نەبوو ببنە کارمەندێکی ئاسایش. من پێم وایە کاتێک پێکاتەیەک دەتوانێت و زمینێکی لەباری بۆ دروستکەی بۆی بتوانیت شان بەشانی تۆ بێداکۆچی بکاتن پارێزگاری لە ناوچەکەی خۆی بکاتن کە نەتوانی زمینێکی وا فراهەم بکەی بۆ پێکاتەکان. من پێم وایە سەرکرداتی سیاسی کوردیش حەقی ئەوەی نەبوو بێتن بتوانیتن گلەی لە پێکاتەکانی تر بکاتن. بۆیە من بە هەمان ئەو ئاڕاستەی کاک سەرحەد قسەی کرد من پێم وایە ئەم ئاڕاستەی کە ئێمە پێهاتین بۆ ئەم ناوچانە کە ئازادکران من پێم وایە ئاڕاستەیەکی سەلیم نەبوو، ئاڕاستەیەک نەبوو کە داهاتووی لەسەر بینا بکرێتن. بۆیە وەکو ئەوی ئەو باسی کرد بەڕاستی بوونی دوو ئیدارە لە شارەکان لە قەزاو نەحیەکان لە مەخموریش هەمان شێوە بوو کاک ڕەشاد، لە مەخموریش بە هەمان شێوە دوو ڕێکەوتنەی بڵێ دیارە بەپێ ئەو ڕێکەوتنەی کە کرا لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دوو ئیداریە تا ناوچەی سەرگەڕان هات پارتی دموکراتی کوردستان نهاتە ژێرباری ئەو ڕێکەوتنە کە لە مەخمور تاک و شەنگال جێبەجێ بکاتن بەتەنیا لە کەرکووک تاک و دەگەیتە خانەقین و گوڵاڵە ئەمە جێبەجێکرا ئەم ڕێکەوتنە، بەڵام ئەم ڕێکەوتنە لە مەخمور تاک و شەنگال جێبەجێ نەکرا، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم ئیدارەدانەی کە لەم ناوچەی گەشت کە هاتە ئیدارەی هاتوۆتە ناوچەکە بە هەمان ئاڕاستەی منتەقەی کەرکووک تا دەگەیتە گوڵاڵە بەم عەقڵەتە ئیشی کرد. بۆیە نەوەک ئەم ناوچ دەنگ نەما کاگەوە. بەڵێ کاک ڕەشاد بەڵێ هاتەوە دیارە بە هەمان ئەم عەقڵێتە کارکرا بۆیە نەتواندرا خزمەتێکی باشتر بۆ کۆمەڵانی خەڵکی ناوچەکە جێبەجێ بکاتن. لە لای من ئەوەی کە زۆر گرنگە یەکێک لە هۆکارە شکستەکانی ئیدارەدانی یاخود ئیداری کوردی کە لە ناوچەکە بوونی هەبوو لایەن حکومەت هەرێمی کوردستان بوو نەبوونی زمینەیەکی لەبار یاخود فراهەم نەبوونی زمینەیەکی لەبار بۆ کۆی پێکاتەکان لەو ناوچەیە. ئەو ناوچەی ئێمە کاری لێ دەکەین بە تایبەتی دوو نەتەوەی تایە کورد و عەرەبی تایە تورکمان مەسکلد و ئاشور و ئێزیدی کاکەی تیا نییە کە عەرەب نەتوانیتن
نتوانی قناعت بە عەرەبینی کە بەشێکی کاریگەرە دەتوانانی ڕۆڵی خۆی ببینی لە ئیدارە کاگڕەشاد چ شتێک زۆر کاگڕەشاد ئازار دەدات لە ڕابردوودا مەسەلەن بەڕێزت لە شاخ بوویت مەسەلەن هاوڕێ و دۆستەکانی حزبەکەت لە شاخ بوون مەسەلەن ڕۆژگارێک بوو دایان شەهیدی لەناو حزبەکەت دایان شەهیدتان هەیە کە مەسەلەن ڕۆژگاری خەونی بەوە بینیوە سەدام و ڕژێمەکەی نمێنە لە مەخمور بە ئازادی سوڕێتەوە دوایی شەهید بوون مەسەلەن چ شتێک زۆر ئازار دەدات کە نەتانتوانی بیکەن بڵێ ئەدیارە لەم ناوچەیە بە هەمان ئەوە ڕاستەی زمانی پێشووتر لە سنوورەکە بۆ یەک کادری یەکێتی بۆ یەک پێشمەرگە بۆ خانەوادەی شەهید یەکێتی نەبووە بە هەمان ئەو ئاڕاستە بە تاک حزبی کارکرا ئێمە وەکو جەماوەری یەکێتی لە سنوورەکە زیاتر لە 500 شەهیدی سەنگەرمان هەیە کۆی خانەوادە و پێشمەرگەی دێرین و کەم ئەندامی سەنگەر و شەهیدانی سەنگەری ئێمە بێبەش بوون لە پێدانی یەک پارچە زەویەکیش لەلایەن ئیداری کوردیەوە لە سنوورە بۆیە ئەوە دوای دەیان ساڵ خەبات و شەونخوونی بۆ خۆ من بەشێکم لە چەندین ساڵ پێشمەرگایەتی شەونخوونیم بین ئازارمان بینی بەڵام خەونمان بەوە دەبینی کە بگەڕێنەوە ناوچەکە خۆمان پڕ بەدڵ بتوانین خزمەتی جەماوەری سنوورەکە بکەین بەڵام بەداخەوە بوونی تاک حزبی لە سنوورەکە ڕێگر بوو لە بەردەم خزمەتکردنی ناوچەکە بۆیە من وای دەبینم چۆن لە ڕابردوو هاوڵاتی پلە دوو بووین بە هەمان شێوە ئەو ئاڕاستی لە 14 ساڵی ڕابردوش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لە سنوورەکە هاوڵاتی پلە دوو بووین بۆ ئێمە نەبوو بێبەش بووین لە هەموو ئیمتیازاتێک لەلایەن ئیدارەی بەناو ئیداری حکومەت هەرێمی کوردستان لە سنوورەکە بۆیە من پێم وایە ئەمە نەخزمەتی ئەو کاتێکرد نەخزمەتی داهاتوو و استراتیزی نەتەوەی شمان دەکاتن لە سنوورەکە بۆیە ئەوەی ڕوویدا چاوەڕوانکراو بوو من پێم وابوو دەرەنجامی ئەم سیاستە تاگڕەویە کە لە ناوچەکە پەیڕەوکرا من پێم وابوو ئەوە دەرەنجامەکەی بوو بەو ئاکامەگەیاندی بۆیە ئەوەی من دەمەوێ باسی بکەم لە دوای 18 ساڵ لە دوای پرۆسی ئازادی عێراق لە سنوورەکە لە دوای کۆتا پێهێنانی هەژمونی گەورەترین دیکتاتۆریەتی سەردەم کە سەدام حوسێن بوو لە پاش 18 ساڵ کە لە نەمانیتی من پێم وایە 14 ساڵ ئیدارەی کوردیش کە لە سنوورەکە بوو من پێم وایە ئەگەر ئازارەکە بە هەمان ئاستی ئازارەکەی ئەویش نەبی بۆ ئێمە مانان کە وەکو دسۆزی شارەکەمان چی ئەوتۆ کەمتر نەبووە لە بەرۆی نەتواندرا ئیدارەیە کە خەونمە بۆ دەبینی کە کورد بێتەوە ناوچەکە خزمەتی کۆی پێکاتەکان و کۆی چین و توێژەکانی کوردستان ناوچەکە بکاتن نەتواندرا بۆیە لە دوای 18 ساڵ نەمانی دیکتاتۆریەت لە عێراق دەمێنێتەوە بڵێین ئومێد دەکەین کۆتا بە تاگڕەوی کۆتا بە بیرتەچی حزباتی بێن لایەن سەرکرداتی سیاسی کورد چونکە بازی زۆرماندا لەم ناوچەیە ئێستا داعش ئەگەر بۆکۆ پرسیارەکەی جەنابەت کردێت داعش بە چەند کیلۆمەترێک لە شاخی کەرەچووغەوە لە دوو لاوە گەماری و ئێمەدایە هەم لە بەشی لە ڕۆژئاوایی مەخمور هەم زایدەن لە ڕۆژهەڵاتەکە بەڵێ ئەوە بەوردی دوای باسیەکەین کاکڕەشاد بەڵێ باسی دەکەین ببوورە کاک دریس ئێوە لە دەفەری داقۆق مەسەلەن ینی گلەی و نیگەرانیەکان چییە لە دوای 18 ساڵ لە ڕوخانی ڕژێمی باعس بۆ نەتواندرا خزمەتێکیەوە تۆ لەو قەزا و لەو گوندە کوردنشینانە بکرێت کە ساڵانێکی زۆرە خەونی پێوە بیندرا سەرەتا سڵاوم هەیە بۆ کەناڵی ئاسمانی کورسات سپاس بۆ بەڕێستان سڵاو و ڕێزم هەیە بۆ هەردوو برای بەڕێزم کاک سەرحەت و کاک ڕەشاد کە ئیمشەو بە دیداریان شاد بووم سەر و ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کورد و کوردستان دادەنوێنم بە تایبەت شەهیدانی ڕزگارکردنی عێراق و سەری ڕێز و نەوازش بۆ مامۆستا و ئەندازیاری ڕزگارکردنی عێراق جەنابی مام جەلال دائەنوێنم کە بەڕاستی ئەو مامۆستا و ئەندازیاری ڕزگارکردنی عێراق بوو ئەوەی کە دۆست و نەیار باسیەکە بە تایبەت لە کۆنگرەی لەندەن کە بە ئەقترافی هەموو لایەک ئەگەر جەنابی مام جەلال نەبوایە ئەو کۆنگرەیە سەرکەوتو نابوو. دیارە ئێمە لە ماوەی 14 ساڵی حکمی خۆمان کە لە سنوورەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم حکممان کرد و 3 ساڵ و نیویشە دوای
ڕووداوەکانی ئۆکتۆبەر و دەراوشتەکانی ڕیفراندۆم کە کوردانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە خانەقینەوە تاکو شەنجار بە سەری ئەبەن ئەمانە ئەگەر بگەڕێیتەوە بۆ ناتەبایی بەڵێ ئەمانە ئەگەر بگەڕێیتەوە بۆ ناتەبایی سەرکردایەتی سیاسی کووردە بە تەکید ئێمە ئەگەر بێت و دراسەیە لەسەر ئەوە بکەین کە کێ تاوانبارە یاخۆت وباڵی ئەو ناوچانە لە ئەستۆی کێیە بەڵێ ئەوە بۆمان دەرەکەوێت کە هەستەکەم کاگدریس گوێی لە سەوتی خۆی ئەبێتەوە گەر هاوکارانم بۆ چارەسەرکەن باشە کاگدریس بڵێ کێیە و کێنیە دیارە ئێمە لە 91ەوە بۆ 2023 هەرێمی کوردستان کە ئێستاکە پێڵێن هەرێمی کوردستان سلێمانی و هەولێر و دوهۆک ئازاد بوو ئەو کاتە لە پەرلەمانی کوردستاندا پارێزگاری کەرکووکی شەوکاتەکە لە دەربەندی خان بوو بە تاکید دوو پارێزگا بۆ یەکێتی بوو دوو پارێزگایش بۆ برادەرانی پارتی بوو کە لە 50-50کەیە سلێمانی و کەرکووک هین یەکێتی بوو هەولێر و دووەکیشین پارتی بوو ئێمە لە ماوەی ئەو 12 ساڵەیە بەرنامەمان بۆ ئەو بوو کە بگەڕێینەوە ئەو خەوناوە لە نیو سەدەی ڕابردوودا ڕووبارێ خوێن و ڕووبارێ فرمێسکمان بەخشی بۆ ئەوەی سنووری کوردستان چیای حەمرین بێ لە 2023 ئەوە بوو دوای ڕزگارکردنی عێراق لە دیکتاتۆریەت ئەوە بوو هاتە دی بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد بە بێبەرنامەیی هاتنە سنوورەکە ئەوە بوو وەکو برای بەڕێزم کاک سەرحەد باسی کرد دوو پارێزگا دوو ئاسایش دوو پەروەردە دوو هەتا ئاخر بەڵام ئێمە ئایا بپرسین ئێمە لە کەرکووک ڕاستە لە 2023ەوە کاک ڕزگار عەلی پارێزگاری کەرکووک بوو ئەو کاتە لە دەربەندی خان بەڵام ئەوە بوو برادەرانی پارتی بەڕەحمەت بێ نیزامەدین گلیانی شێنا کردیانە پارێزگار ئاسایش هەمان شت کردیانە دووان پەروەردە هەمان شت کردیانە دووان بەڕێوەبەری پۆلیس هەمان شت کردیانە دووان بۆیە بە هیچ شێوەیە ئەو اتفاقیە کە لە پەرلەمانی کوردستان کرابوو ئەو اتفاقیە کە لە 92 تا 2023 لە هەرێمی کوردستان کرابوو برادەرانی پارتی ئەوەیان جێبەجێ نەکرد وەکو کاک ڕەشادیش ئاماژەی پێکرد ئەم اتفاقیە هەتاکو سەرگەڕان بوو بەڵکو شنگال و مەخمور و دەشتی نەینەوە کە بەقەد ئەو سنوورەیە کە وەکو خانەقین و گەرمەسێر و گەرمیان و کەرکووک ئەوان لەوێ ئەتوانم بڵێم یەک کارمەند یەک ئاسایش یەک باخەوانی پەروەردەیانیش بە یەکێتی نەدا بۆیە ئەو ناتەباییە ئەو دوو ئیدارەیە وایە کرد کە هاوپەیمانان وەکو پێویست ئاوڕیان لە خۆمان نەداوە وای لێ هات کە لە ڕقی یەکتریا بە تەکید ئیدارەدان بە دوو کەس ناکرێ بۆیە وای لێ هات ئەوە بوو لە بەردەم چاوی دۆست و دوژمن و نەیار و هاوپەیمانان حکومەتێکی باش نەبووین هەتاکو ئەوەی لێ هات کە شەڕی قاعیدەمان کرد بە سەدان و بە هەزاران شەهیدماندا دواتر ئەوە بوو لە مانگی حوزەیرانی 2014 تیرۆرستانی داعش سێیەکی عێراقیان گرت بە خوێنی ئاڵی دەیان فەرماندا هەزاران پێشمەرگا کە من با سنوورەکەی خۆمانەکەم لە کەرکووک و داقۆق و دووس خەرماتوو تا ئەگەیەتە گەرمەسێر بە هەزاران شەهیدماندا نەمانیەشت خاکی پیرۆزی کوردستان لەو سنوورانە بکەوێتە ژێر چەپۆکی ڕەشی تیرۆرستانەوە بە پێچاوانەوە شنگال و ئەو شوێنانە ئەوە لێرەیە باس ناکرێ کە تاکو ئێستاکە برینەکەی ساڕێژ نەکراوە چی بەسەر هات باشە کاکی دریس ئەگەر ڕێمەولاتی کاک سەرحەد ئەمە دیدی کاک سەرحەد بزانم لەسەر ڕیفراندۆم
و لەسەر مەسلەی لێکەوتەی ڕێفراندۆم کە 16 ئۆکتۆبەر بوو بۆ دروست بوو و ئەمانتوانی چۆن مامەڵە لەگەڵ ناوچە کوردستانیەکان بکەین چونکە ناوچەیەکی حساسە ڕەنگە بە ڕێزت کارمەندی عەرەبت هەبوو بێت مەسەل ناو کەرکووکە عەرەب هەیە تورکومان هەیە مەسەلە ناحیەکانی ترە عەرەب و تورکومان هەیە ئەکرا ئێمە بۆ شوێ مامەڵی لەگەڵ بکەین کە لەگەڵی کرا خۆی مەوزوعی ڕیفرامدۆم ئەگەر ئێمە شتی ڕاستی و دروست وەکو خۆی باس بکەین دیارە ئەو کاتەکە بڕیادرا کە ڕیفرامدۆم بکرێ هەموو حیزبەکان بەشدار بوون هەموو حیزبەکان نە ئاستی بەرزە نوێنەریان هەبوو لە کۆبوونەوەکان نابوون لە هەموو لە بچووکترین شتەوە تا گەورەترین شت ئاگایان بوو بە قەنەعەتی منەوە ڕێی خۆمە ئەگەر ئێستا لایەنێک یا حیزبێک یا بەرپرسێک ئەو کاتێک کە ئەندامی لیژنەی ڕیفرامدۆم بووە کە بڵێ من ئاگام لە شتەکان نەبووە ئەمە دەلالە لە زەعیفیەوە کات دەلالت لەوە کە گەر ئاگای لێ نەبوو بێتەوە بۆ ئەندامی لیژەی ڕیفرامدۆم بووی چۆن توانیتە نوێنەرایەتی حیزبێک بکەیت و لە هەمان کاتیشا بڵێ من ئاگام لێ نەبووە نەمزانیوە چی لە دوای ڕیفرامدۆم ڕووەدا مەوزوعی ڕیفرامدۆم ئەوە باشتر دیراسە بکرایە کە داوا کرا کە تاخیر بکرایە ئەبووە ئەو کاتە لیژنەی ڕیفرامدۆم ئەوانەی کە هەیە باشتر دیراسی ئەو وەزعیان بکردایە ئەگەر شتێک بکرایە بۆ ئەوەی کە بەڵگەیەکە بواە بۆ ئەوی کە ئەوان هاوکاریمانەکەن یا بۆ چەند ساڵێک شتێکمانەدەنێک کە ئەو کاتە ڕیفرامدۆمەکە بکرێتەوە ئەوان 100% پشتگیریمانەکەن کە ئەوە بکرایە ئەوە شتێکی باش بوو دیارە کراوە و نەکراوە لە کۆبوونەوەکان ناچی وترا و چینەوت تاکو ئێستا ئەم حقیقەتە بە جوانی ڕوو نەبووەتەوە بەڕاستی بۆ خەڵک بەنسبەت ناوچە دابراوەکان دوو ڕای جیاواسە بوو بەڕاستی لەسەر ئەو مەسەلە بیداد ئەوە بوو کە لە ناوچە دابراوەکانە بکرێت کە هاتە سەرەوەی کە ڕیفرامدۆم بکرێت بەڕاستی ئەوەی کە من ئاگام لێ بوو بێت کە وەکو خۆی باسی بکەین برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی کە لە کەرکووک بوون ئەوانەی کە لە کەرکووک بوون لە ئاخری ڕۆژەکانە ئەوان لەگەڵ ئەوان نەبوون کە ڕیفرامدۆم لە کەرکووکا بکرێ هەتا ئاخیر کۆبوونەوە کە لە مەسیف کرا ئەو کۆبوونەوە کە بڕیاری نهایی لێدرا ئەوە بوو کە بەڕێزکا کۆسرەت کە ئەو نەهاتایەتە کەرکووک بنەوانەیە بەیانێک حازر کرا بوو کە و بەیانە دەربکرێت و مەوزوعی ڕیفرامدۆم کێشەیەک و کۆمەڵێک کێشۆ مەشاکل لەوە ئاچێ دروست ببوایە بەڵام کە کاک کۆسرەت هاتە ئەوێنە هەم وەکو جێگری سەرۆکی هەرێم هاتە ئەوێەوە هەم جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دەسەڵاتی تەواوی هەبوو کە ئەوانی ئەلانیانکە کەوتیان ڕیفرامدۆمەکرێ هەمویان لەگەڵ مەوزوعی ڕیفرامدۆم بوون ئەگەر ئێمە ڕۆژی ڕیفرامدۆمیش بەیانیەکەی سیر بکەین کامیان هەبوون لەوانەی کە قیادەی سیاسی کورد ئەو کاتەکە خۆیان و ئایلەکانیان چوونە سەر سندوقی دەنگدان و پەنجیان کرد بە مەرەکەبەکە و منافەسە بوو لەسەرەوەی کێ بچێ زووتر دەنگ بدا بەڵام بۆ باشتر دراسی ئەم وەزعە نەکرا بۆ ناوچە کوردستانیەکان ئەوانەی کە کێشۆ مەشاکیلە 100% ئەمانزانی کە ئەو پرۆسەی کە عێراقەتی بۆ گرتنەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان مەوزوعی ڕیفرامدۆم ئەو مەوزوعە سەریعەکات ئەو دەسەڵاتە لە پەرلەمان و ئەدرێ بە ڕێز و زەرا بۆی کە ئەو زووتر پەلاماری ئەو شوێنانە بداتەوە تهدید لەسەر ئەو شوێنانە هەبوو معلومات هەبوو قیادەی سیاسی کورد خۆیان زۆر باش ئاگایانەوە مەسەلە هەبوو و لە هەمان کاتیشا لەلایەن ئەمریکا و وڵاتە زلهێزەکانی ترەوە بە تاکید بە قیادەی سیاسی کورد وتراوە کە ڕیفرامدۆم لەو سنوورانە بکرێت نەتیجەکەی چییە بێ بەڵام بۆ ئەمانە ڕەچاوی ئەمانە نەکرا ئەمە پرسیارێکە لای قیادەی سیاسی کوردە ئەبێ ئەوان جواب بدەنەوە ئۆکتۆبەر ڕێی کاک سەرحەد چییە مەسەلەن کە بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستاش لەوێ ماوەتەوە ئەڵێ ئێمە دیفاعکەین لە کەرکووک بە مەدەنیش بێت بەشێکی پارتی دموکراتی کوردستانە کە جێهێشتۆ ئێستا بەشێکی ئەو خەڵکانی کە لە هەولێرن پێیانەڵێن ئاوارە خۆی 16 ئۆکتۆبەر و ڕیفرامدۆم ئەتوانین شتەکە وای لێ هات تقریبەن بوون بە تەواوکەری یەکتری چۆن بوون بە تەواوکەری یەکتری ئەگەر ڕیفرامدۆم کرا ئەوە بوو بینیمان لە پەرلەمانی عێراق کۆبوونەوە دەسەڵات درا بە ڕێز و زەرا ئەو بەرنامەی کە هەیان بوو بۆ گرتنەوەی پەلاماردانی کەرکووک و شوێنەکانی تر بەرنمەکەی پێشخست بەنامەکەی دەسەڵاتیەکی باشتری دا بە ڕێز و زەرا کە ئەو هێز بەکار بێنێت و پەلاماری ئەو شوێنانە بداوە بیگرێتەوە من بە قەنەعەتی خۆمەڵێم شەوی 16 ئۆکتۆبەر شتێک دروست ببوو کەس بە کەس نەبوو
کەس بە کەس نەبوو یعنی وەزێک هاتوو بۆ پێشەوە وای لێ هاتوو بوو هەر کەسە لە ئاستی خۆیەوە بڕیاریەدا ئەوید ئەمە وا بکرێت و ئەوە بکرێت یعنی حاڵەتێک هاتە پێشەوە وای لێ هات کەسی قەی بە کەس نەما بەداخەوە کە پێشووتر لە 16 ئۆکتۆبەراکەوە هەر بۆەوەی کە هەموو لایەک ئاگادار بن پێشمەرگەی پارتی و یەکێتی بە یەکەوە لە ناو یەک هەمەرا لە پێشمەرگەی ئەگەر خەڵەن نەبم لیوای یەک بوون لە ناو یەک هەمەرا بە یەکەوە شەهید بوون لە شەوی 16 ئۆکتۆبەرا لە سنووری ناحیەی تازە پێشمەرگەی پارتی و یەکێتی بە یەکەوە لە یەک هەمەرا شەهید بوون هێزی پێشمەرگە سەری لێشێوا بوو یعنی بەڕاستی هێزی پێشمەرگەش لێ ئەزانی چی بکە ئێوارەکەی بەرپرسە عسکەریەکان خۆمان ئاگامان لێ بوو ساژ تەسریحەکانیان ماوە کە بە چی شێوەیەک باسی ئەویانەکە داوایانەکە کە حکومت بێت بەڵام ئەو ڕۆژ بۆ بەیانی 16 ئۆکتۆبەر بۆ وەکو پێویست مقاومەتەکرا نازانین هەندێک شوێن چۆڵکرا دوای 24 سعات هێزی عێراقی چوونەوێ یاخود هێزە عێراقیەکان کە داوایانەکەی پێشووتر بچنەوە بێنەوە کەیوان و بچنەوە نەوتیبای حەسەن و ئاڤانە بۆ ئەو کاتە ڕێکەوتنیەک نەکرا کە ئەو خەڵکە ئەم وەزعی کەرکووک وای بەسەر نەهاترا ئەتوانرا چارەسەری ئەو وەزع حەل هەبوو کە چارەسەر کۆڵی نییە لە ئازایەتی فەرماندە و پێشمەرگەکانی کوردستان بەڵام ئەگەر ئەو شەڕە بکرایە چ ماڵوێرانێکی بۆ کەرکووک دروست دەکرد تۆ ئەگەر بڕیاری شەڕدا بڕیاری دیفاعکردنەدا شەڕیش ئەبێ بکرێتە شەڕ نەتیجەکەی چی بێ ماڵوێرانی بە تاکید بە دوایادێ بەڵام تۆ هیچ ئامادەکاریە کرابوو بۆی کە شەڕەکە بکرێت خۆی مشکیلەکە کێشەکە ئێستا لەوەیە دروستە بێت چی ئامادەکاریە کرابوو تۆ لە سنووری ناحی تازەوە هێزی پێشمەرگەی لێ بووە هەتاکو سنووری ناحی سەرگەران ئەمە هەمووی هێزەکانی پێشمەرگە و بەرگری فریاکەوتن و هێزێکی زۆری زێرەبانی شوات 5,000 کەسێک هاتنە ئەو سنوورە و جگە لە هێزی ئاس تەنها ئەو هێزەی کە لە ناو کەرکووکە هەبووە کە سەر بە حکومەتی مرکزی بوو بێت تەنها هێزی پۆلیسە بووە کە سەر بە حکومەتی مرکزی بووە ئەجنا هەموو هێزەکانی تر کە سەر بە هەرێمی کوردستان بوون بەڵام بەرنامە نەبوو هیچ بەرنامەیەک نەبوو یعنی لە دوای بەڕەحمەت بێ هاتنەوەی جەنازەکەی مام جەلال و لە دوای ڕیفرامدۆمەوە ئیتر تۆ هەستت بە پەرتەوازە بوونیەکە کرد یعنی وەکو پێویست قیادەی سیاسی کورد لە ئاستی ئەو ئەگەریان نەبوون کە ڕوئەدات ئەبووە خۆتێ بۆ ئامادەکردایە ئەبووە بەرنمەیەکت هەبوایە ڕاستە هێزەکان لەو شوێنانەشکا ئەتوانرانە ناو کەرکووکە ئەگەر بەرنامە هەبووە لە ناو کەرکووکە مەقاوەمە بکرێت ئەگەر بەرنامە نەبوو با بێ تەقەکردن و هیچ شتێک بە دەستکە گوڵەوە بچوونایە بە پیری هێزەکانی عێراق و بمان بدایەتەوە شوێنەکانی خۆیان و ئەم کێشێژ ڕووی نادا بچوونایەتەوە شوێنانێکە پێشووتر لێ بوو یعنی حەل هەبوو بوو ئەمە بەڵام بۆ نەکرا بۆ چی وای لێ هات ئەمەش پرسیارێکە بەڕاستی لای ئەو بەڕێزانەیە کە قیادەی سیاسی کورد بوون نیوا لە هەمان کاتیشە لە هەمان کاتیشە من چەند جارێکەوە وتووە ئێمە پەرلەمانمان هەیە حکومەتی هەرێمی کوردستانمان هەیە سەرۆکایەتی هەرێممان هەیە ئەوان تاکو ئێستا تاکو ئەم لەحزەیە لیژنەیەک نەهاتن لێکۆڵینەوەیەکی ورد لەسەر ئەم مەسەلەیە بکەن هەر کەسێک تاوانبارە لەم مەسەلەیە بە ئاشکرا بڵند کاکە ئەمانە تاوانبارە ئەمانە سەبەبی ئەوە بوون کە ئەم وەزع ڕوویداوە ئەم وەزع ئێڵنەوە بۆ شەڕی فەیسبوک و بۆ کۆمەڵێ منافەسە و شتی تر ئەجناوە مەسەلەکان لە مناڵێکی 6 ساڵەوە تاوەکو پیرێکی 90 ساڵە 100 ساڵە ئەیزانی ئەو شتەوە پەلاماری کەرکووکە درێ ئەیزانی کۆمەڵێ چەکە قورسەکان لە سنووری کەرکووک شاونەتەوە خەڵک ئەیزانی کە کۆبوونەوە هەیە خەڵک ئەیزانی کۆبوونەوەکەنی دوکان هیچ نەتیجەیەکی نەبوو ڕێیس جمهور هاتووبووە ئەو کاتە کاک دکتۆر فواد مەحسووم هاتووبوو کە نامە بەرێتەوە بۆ ڕێیس وزەرا بۆ نەگەڕایەوە لە هەمان کاتە 72 سەعاتدانی راو کە ئەو شوێنانە چۆڵ بکرێت ڕەتفیعلی مەتایبەتی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە چی بوو ئەمە من بە سەراحەت دەم قساکەم جارێ ئەوەی کە پێی بڵێ دەور و کاریگەری شتێک بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە نەبوو وەزارەتی پێشمەرگە هەر هیچ دەورێکیان نەبوو ئەو شەوە لە هەمان کاتە وەزارەتی پێشمەرگە ئەبوات بەرنامەیان هەبوایە پلانیان هەبوایە ئێستا کە یەکێتی لێماوە پارتی لە دەرەوەی ئەوەیە ئەگەر وەکو بێلایەنێک ینی واقعیان سەیری کرد کامی باشترە دانێ خۆی ئەمەش ئەگەرێتەوە بۆ ئەو منافەسە حیزبی کە هەیە ئەو منافەسە حیزبێکەیە کە ئەو منافەسە حیزبی لە بینی پارتی و یەکێتیە کە ئێستا هەیە ئەتوانم بڵێم ئێستا کورد لە دوای ساڵی 74 کە نەکسەکە بووە ئەو کاتە کورد چەندێک پەرتەوازە بۆ ئێستا کورد خراپتر پەرتەوازەیە ئەی بینین بەیانەکانی ئێوارێمان بینین ئینجێگری ڕێز سەرۆکی حکومەت و هی وەزیرمان بینی هێشتەکانی ترە بینین یعنی بەداخەوە پەرتەوازەیەک لە ناو ماڵی کووردا هەیە قەت کورد بەقەت ئێستا پەرتەوازە نەبووە ئەگەر
کورد یەکدەنگ و یەک هەڵوێز بواە قەت نەوەسعی ئەو سنوورانە وای بەسەر هات و نا ئەو پارێزگاری کە پێشووتر باسمان کرد ئێستا بۆ شێوەیە ئەو ئیش و کارەکان یەکرد ئەنجومەنی پارێزگاش ئەگەڕایەوە ئەو کاتە پارێزگاش دائەنرا ئەو هەموو بەڕێوبەرە لابرا تازە بە تازە ئێستا نزیکی 50-60 کەسی تر لەسەر زانیاری ئەوانە ئەمری بۆ دەرکردون کە لەسەرەوەی مەوزوعی ڕیفراندۆم دادگای بکرێنەوەی باسیەکەیت ئەمە ئەفسەرێکی کووردە ئەمید فەهمی کاتی خۆی مدیری شؤونی داخلی بووە ئەو هەستاوە راپۆرتێکی نووسیوە بۆ بەغدا ئەڵێ ئەمانە بەشداری ڕیفراندۆمیان کردووە لە هەمان کاتا ئەمید وەرهان ئەو کاتە محافظ لێ هێشتەوەم کا مدیری ئیستخبارات بوو لەسەر کۆمەڵێ سەبەب دیارەویش بە هەمان شێوە راپۆرتێکی نووسیوەڵێ ئەمانە چەندێک ئەوەی کە دەنگیان بە ڕیفراندۆم داوە ئەمەنەش خەتەرن لەسەر حکوومەت ئێستاش ئەمی سینانێکە ئێمە سوودی شؤون داخلیە مەوزوعەکە ئاگۆڕێ و لە هەمان کاتیشا ماڵیشی بردووەتە هەولێر لە هەمان کاتیشا داواکە 75 کەس بدرێ بەدادگە ینی تاکو ئێستا ئەو پەرتەوازیەیە کە لە مەوزوعی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرە بەسەر کەرکووک و کەرکووکیەکان و ناوچە دابڕاوەکان هاتووە تاکو ئێستا قیادەی سیاسی کورد یاخود بڵێن سەرۆکایەتی هەرێم یاخود بڵێن کورد تا ئێستا بەرنمەیەکیان بوو ئەو ناوچانە نییە کە جێگای دڵخۆشی بێ بۆ خەڵکی کاک ئەمید سەرحەد ئەو کەسەی کە فەرمانی دەرکردووە 75 ئەفسەری کورد لەسەر ڕیفراندۆم دادگای بکرێن ماڵەکەی لە هەولێرە ئەوە ماڵەکەی لە کەرکووکە بەڵام ئاموسوی هەولێرەکە زۆر احتیادی لە ماوەکانی پێشوە بە منیان و هاتوۆتە سەیتەرەکەی پردێ بچێ بۆ هەولێر تەلەفۆنی بۆ مەسئولی پاراستن کردو بوو من برادێ پێوتم من تەلەفۆنم بۆ کاگمەجیکی کە مەسئولی پاراستنی کەرکووکە وتم ڕاستە کە تۆ مەجای پێی کە فڵان کەس کە هەچی ئەفسەری کوردێ داوێتی بە محکەمە بێتە کەرکووک وتی سوێنی بخواردم بۆتی کاکسەر حە تەلەفۆنی بۆ من کردم من وتمە هیچم پێ ناکرێت لە سەیتەرەکە و تیافرەتێکی لەگەڵ بۆ گەڕانیانەتەوە بەڵێ ئەو بوو خۆی راپۆرتەکە ئەو بشتانەی کە دوێنە لە ئیزاعی لە کەناڵی پەیام بڵاویان کردو مژ نووسراوەکانم بینی ئەو ئیشارەت بە نووساوی ئەوەدا بەغدا ئەو نووسراوەکەی لەسەر کردوون ئەو سەبەبی ئەو وەزعەیە بە شەرتێک دیوا شێرکۆ کە بوو بە مدیری قاعیدی شۆرتەی کەرکووک کە ئێستا ماوە نەوادەی گوێی لە دەنگ بێ و ئاگای لەم بەرنامەیە بێ کە بوو بە قاعیدی شۆرتەی کەرکووک ناردی بە دوای ملا چوومە خوارەوە وتی کاکە سەرحەدوتم بەڵێ بەزە گەریان مەتیم بی وتی سەردەمانێک ماڵی من نەم شارە تەرحیل کرا دایکم و باوکم وتی چوون بەلای ئەم زابتە کە ئێستا پارتیە وتم بەڵێ وتی چوون پێم وتم بیکە بە خاتری خوا دایکم و باوکم تەمەنێکیان هەیە بادەر نەکرێ سوێنی بۆ خواردم وتی بە عەرەبی قسێکی بە کوردی جوابی نیاومەتەوە ئێمە یەکێک لە غەڵەتەکانمان ئەوە بوو هەچی عزو شوعبە و عزو فەرع و زابتە بەعسیەکان بۆ هێنامانەوە ئەمانە هەموو ئیش و کاریان تەنها ئەوە بووە کە معلومات و زانیاری کۆکردنەوە لەسەر کەرکووک و لەسەر کورد و داویانە بەسەر خەڵەکە بووە ئێستا ناوەکان لای ئێمێ کە ناوەکەی خۆی بینی کە لای ئێمە دەستی خەریک بوو دەستکا بگریان نێوێرا لە ماڵ بێتە دەرەوە چووە بەواسیتە ناوەکەی خۆی چا کردو لە عزو فەرع و عزو فەرقە کۆلای بردو یەکێک لە غەڵەتەکانی پارتی و یەکێتی ئەوە بوو بەڕاستی من بە سەراحەت لەم قسەیەکەم نەوانێ منیش تاوانبار بم لەوە یا پشگیری خەڵکێکم کردو بێ ئەوانەی کە عزو فێرقە و عزو شوعبە بوون یا عزو فەرع بوون کاگدریز بەشێک لەوانە ئەناسی خەڵکی لای ئەوانن لە ماوەی هەفتەیەکە لە ئەندامی لەو ئەندامانەی کە ئەمانە ئەندامی لقی حیزبی بەعز بوون بە ئەندامی ناوچە و بە ئەندامی کۆمیتە و بە ئەندامی لق و هەمویانمان هێنایە پێشەوە بوو کردمان بە منافەسەی حیزبی سەبەبێک لە سەبەبەکان ئەوانەیە ئێمە لەسەر ڕیفراندۆم ئێستا ئەمر قەبزمان بۆ دەرچووە حکم دراوین ئاوارە بووین یەکی تووشی 100 کێشیان کردوین شتەکان بۆ بەشتی شخصی ئەو هاتووە ئەم خەڵکە ئەدا بە محکەمە و ئەزانێت کە لەگەڵ دەستگایەکی ئەمنیا کۆمەڵێ زانیاری بۆ بنێرێت ئیتر ئەمە تەوا ئەو حیزبە یاخود ئەو کەسەری ئەمە هەمووی بۆ بەشتی شخصی لەسەریان خەڵک چۆنیان خۆشە بێ ئەوان بەم شێوەیە کۆمەڵێ خەڵک کۆمە ئەو ئەفسەرانی کە لە کەرکووکیش ماونێتوانی کە دەوامیش دەکەن ئەکسەریەتیان هەر لە ڕێگای ئەوانەوە یەکی تووشی 50 کێشیان کردوون ڕۆژانە سجن نەکرێن ئیهانە ئەکرێن نەئابرێن هەمووی سەبەبەکەی ئەوانە زۆر باشە کاگڕەشاد چارەسەرەکان چییە بۆی ئەمانە دووبارە نەبێتەوە ئەمامووی برینەکانن کە ڕوو نەبێتەوە ئاشکرایە مێژوو پێمانە بەڵام چارەسەر چییە بۆ ئەوی ئەمانە ینی هیچی تر خراپتر نەبێ لانی کەم بڵێم خراپتر نەبێ هەتا قۆرخکاری و بەشبەشێنە لە نێوان حزبەکان بمینێ هەتا بیرتەچی حزباتی ببینێ هەتا کەوادری پارتی یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنیا حزبەکەی خۆی لە بەرچاو بیر لە قەزەی نیشتیمانی نەتەوەی نەکاتەوە من پێم وایە یەکڕێزی شتێکی خەیاڵە و دەستور و یاساش بەتاڵ دەبێتەوە لەو حاڵەتانە بۆیە من پێم وایە لە هەموو حاڵەتەکان ئەوەی من دەمەوێت برێم خەون نەماوە خەون پێشووتر تاچی کورد گەنجی کورد
خەڵکی سیاسی کورد خەونی هەبوو. یەکێک لە هۆکارەکانی ئێستا کە نەمانی خەونە، دوویان نەمانی کاریزمایە. کاک سەرحەد باسی زۆر شتی کرد. هەمومان دەزانین لە غیابی جەنابی ڕەوانشاد جەنابی مامجەلال سەرکردە نەماوە لە هەرێمی کوردستان، غیابی ئەو کاریگەری و ڕنگدانەوەی زۆر هەنەرین دروستکردە سەر هەرێمی کوردستان. من پێم وایە کەسیش تاکو ئەو دقی ئێستا ئەو ساتی قسە دەکەم نەیتوانیە شوێنی جەنابی مامجەلال پڕ بکاتەوە. بۆیە من نازانم ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان زائیدەن حکومەتی عێراقی گەیشتونەتە یەک و کۆتاییان بە کۆمڕێک مەلەفی هێنابێتن لەسەر مەوزوعی هەم ڕیفراندۆم یاخو 16 ئۆکتۆبەر تا ئێستا کە حکومەتی لە بەرۆی ئەو کابینەی ئێستا کە دروست بووە دوای ئەو کاردانەوەی ڕیفراندۆمانە بووە. بۆیە وای دەبینم من لە پاش ئەوەی ئەو کابینە نوێیە یاخود ئەمە تەواویش بووە خۆناقەشی تەواو بوو تا ئێستاش ئەفسەرانی ئێمە لە کەرکووک سزا دەدرێت. من ئەو لستەی کاک سەرحەد باسی کرد لە لای من هەیە. من پێم وایە لە ژمارەیە کاک سەرحەدە ژمارەی دووەمیشیان پێم وایە شیمیمەکە بە ناوی کاروان ڕەشید محەممەد کاچی. ئەمە لیستێکی 75 کەسیە بە حەقات من زۆر سەرکرداتی سیاسی بەڵێ یەکەم کەس منم یەکەم ناو بەڵێ ژمارەیەکە کاک سەرحەد ژمارەیەکە و ناوی ڕوباعی کاک سەرحەتی تایە و ژمارەی ناوی سیانی داچی هەیە بۆ هەگە دادی کاک سەرحەتی مادە مسکە لامە هەموو ئەو ئانم لایە من زۆر پێم سەیرە ئەم سیاستە ئیزدواجەتە ئەم سیاستە پاشەگەردانی ئێستا کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێتن لە کەرکووک ئەفسەرانی ئەمسی ئەفسەری کاک سەرحەد باسی کرد ئیش ئاماژە پێکرد کە ئەمانە پارتین. زۆر پێم سەیرە پارتی ئەمەم چاوشەکاری کار بکاتن لەوێندەر بچێن ناوی 75 ئەفسەری و پلەداری کوردی بە ناوی ئەوەی کە ئەوانە بەشداریان کردە لێ ڕیفراندۆم باشە بۆ خۆیان خۆ ئەو حزبە خۆیان و سەرکردەکەی خۆیان ڕابەری ئەم پرۆسی ڕیفراندۆمە و پرۆسی سەربەخۆی دەزانی. ئەمە ئێستا دەبینم بەڕاستی سیاستێکی دووفاقیە. من هەر لەم ڕۆژانە کاک ناسریش دار ناسر هەرچی سەردانی کەرکووکی کردووە و سەردانی ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووکی کردووە. دەنگۆی ئەوە لەم سەردانش پێیا بووە کە کاک ناسر داوای بەڕێوەبەرایەتی پۆلیسی بەلدەی کردووە لەوەی کە بدرێتن بە ئەفسەرێکی پارتی لە کەرکووک. ئەمانە من پێم وایە ئەگەر سیاستێکی هاوبەش لەلایەن هەرێمی کوردستانەوە پەیڕەو نەکرێتن تاک پارتیە خودیەچەتی بچن کارێک لەسەر مەلەفێک بکەن من پێم وایە جگە لە زیان بەداهاتووی نیشتیمان بەداهاتووی نەتەوەییمان یاخود بەداهاتووی حکومەتی هەرێمی کوردستان هیچ دەستکەوتێکی لێ سەوز نابێ. من پێم سەیرە کەرکووک چەقی ململانیەکانە بە تایبەتی چوو ئەگەر من پێم وایە کێشەی کەرکووک یەکلا بووە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکومەتی عێراقی من پێم وایە کێشەکانی تر ئاراستەی باشتر بەخۆ دەبینن دەتوانرێ زۆر کێشە چارەسەر بکرێتن. من هەر بۆ نمونە شتێکتان بۆ باز بکەم. بەڵێ زۆر پێم سەیرە هەمومان دەزانین ڕێکەوتنێک لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و لە نێوان حکومەتی عێراقی لەسەر مەوزوعی شنگال بۆ ئارامکردنەوەی ناوچەی شنگال واژۆ کراوە. باشە خۆ ئەگەر بۆ ڕێژەی دەنگ و بۆ کوردبی بۆ قەزەی نەتەوەیی بی بۆ دەنجی کورد بیتن خۆسەنجی دەنگەکانی کەرکووک کاریگەری زیاترە بۆ مەوزوعی نەتەوەییمان بۆ پێگەمان بۆ داهاتووی ناوچەکە. زۆر پێم سەیرە ئێستا کە لە شنگال دەچی ڕێکەوتنێک دەکرێت بە تەنیا یەکلایەنەوەکو پارتی دیموکراتی کوردستان بۆ گەڕانەوەی یەکلایەنە واژۆ کراوە لەسەر ئەوەی لانە ئەمنیەکە لانە ئاسایش مەلەفی ئاسایش لەم شارێ بدرێتە دراوەتە حکومەتی عێراقی و زائیدەن فرقەی عسکەری گەڕاوەتەوە ناوچەکە واتە تەنیا قایمقام و چەمدرێنەحەیەک بە هاوبەشی دادەنرێتن ئەمەشیان بە ڕێکەوتنێک دادەنرێت لێوانە دوولانە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی ئەمن دەیبینم یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم دۆڕیانێکدایە یان دەبێ بەشدار بێ لە سوڵحی قرار لە حکومەتی هەرێمی کوردستان یان دەبێ خۆی یەکلا کاتەوە لەوەی کە بەبێ ئاگاداری یەکێتی نیشتیمانی کوردستان
بسن ڕێکەوتن بکەن بۆ ئارامکردنەوەی بۆ ئاساییکردنەوەی ناوچەیەک و چەقی ململانێش لە کەرکووک و لە ناوچەکانی سنووری یەکێتی دابێتن کە ڕێگری بکرێتن لە ئارامکردنەوە یاخود بچن دامی چەند ئەفسەرێک بکەن لە شاری کەرکووک یاخود لە خانەقییان لەم ناوچانە بۆی گرفت دروستکەن بۆ لەبەرەوەی مەڵبەند یەکێتی یاخود بەشێکی مەکتەبی سیاسی لە کەرکووک ماوەتەوە لە خانەقی مەڵبەند ماوەتەوە کێشە و گرفت بۆ زەماوەدیێتی دروست بێت من پێم وایە ئەمە خزمەت ناکاتن ئەمە خزمەت ناکاتن باشترین چارەسەر لەم قۆناغی ئێستاکە یەک ئاراستەیە کارکردنە بۆی بتوانین زمینەیەکی باشتر فراهم بکەن بۆ داهاتووی ڕێکوتنەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی بتوانرێت زمینێکی باشتر بڕخسێتن لەسەر ئەو ئاستا کە بتوانرێتن پێگەی داهاتووی کورد بە تایبەتی لە هەرێمی کوردستان پێشمەرگە یاخود مؤسساتی ئەمنی بەردەوام ناوچەکانی خوێن. بەڵێ کاک ڕەشاد سوپاس دەکەم. کاک دریس چارەسەر لا ئێوە چێ بۆی ئێمە ئەنی ئەوە باسی برینەکانمان کرد وەزعەکە خراپتر نەبێت لێرە بەدووە. وەڵا کاکزانە بە تاکی چارەسەر ئێمە هەمومان یەک چارەسەر هەیە کە تەبایی نێوماڵی کورد بە تاکید ئەبێ نێوماڵی کورد یەکگرتوو بێ دەنگ هەیە جۆمان لێ بەڵێ جملێتە ئەبێ نێوماڵی کورد یەکگرتوو بێ بەڵام بەداخەوە لە دوای وەفاتی جەنابی مام جەلالەوە یەکێتی بە زوتنەوەی سیاسی کورد هەرێمی کوردستان کوردستانی باشوور کوردستانی گەورە کەسێ نییە بتوانێت جێگەی ڕەحمەتی مام جەلال بگرێتەوە کە بەو شێوەیە کار بکە کە بەرژەوەندی کورد و ئەو ناوچانە بپارێزیە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێستا لەو ناوچانە ئەگوزەریە ئێمەمانان ئەزانین ئەو ناوچانە چی لێ ئەگوزەریە ئەوانەی وا لە هەولێرن یاخۆت لە سلێمانین بە تاکید لە فێسبوک و لە شاشەکانەوە ئەیبینن من وەکو خۆم ئێستاکە بڕوان پێ بکەن لە داقوقەوە هاتوومە بۆ کەناڵەکەی جەنابتان بە 5 ساعتمان هاتیت کە ئەم لە سعات 4 هاتوومە سعات 9 جەنابەت خۆ بینیت سعات 9 2 دقەکەم گەیشتومەتە ئێرە بۆیە ئێستاکە وەزعی کورد لەو پەڕی خراپیایە ئێستاکە جەنابتان باس ئەوەتان کرد کە کورد مواطنی دەرەجە دووە لە کەرکووک و لەو ناوچانە نەخێر مواطنی دەرەجە دوونیە مواطنی دەرەجە سێیە لە کاتی ڕژێمی بەعسە عارەب مواطنی دەرەجە یەک بوو کورد مواطنی دەرەجە دوو بی تورکمان مواطنی دەرەجە سێ بوو بەڵام ئێستا تورکمان مواطنی دەرەجە یەکە عارەب دووە کورد سێیە بۆیە ئێستاکە ئێمە هێزێک هاتوۆتە ئەو سنوورە ئەتوانم بڵێم لە نەک سەتایەک هەزار یەکیش کوردی تیانە لە دوای ریفراندۆم و ئۆکتۆبەرەوە کە باسمان کرد و زۆریش باس ئەکرێ بەڵام حەز ناکەین برینەکان کە گوناحی کێ بوو چۆن بوو چۆن نەبوو بەڵام ئێمە لە سنووری قەزای داقۆق 8 گوندمان چۆری کردووە خۆ لە کاتی ڕژێمی بەعسا ئێمە یەک گوندمان چۆری نەکردو بوو کاک سەرحەد خۆی ئەوە سنوورانە بوست بە بوست شارەزایە من سەیرم دێ کەرکووکێ بزوتنەوەی سیاسی لە پێناوێ شکستیەنە ئاژبەتاڵی کرد لە 75 ئەڵێ شۆڕشەوە بۆنەی کەرکووکەوە ئاژبەتاڵی کردووە ئێستاکە برادرانی پارتی زۆر داوای لێبوردنی شەکەمە قسە ناکەم بەڵام حقیقەتێکە ئازارەکەمان ئەمەندە سەختە با حقیقەتەکان بڵێن لە شانزەی ئۆکتۆبەرەوە کەرکووکیان جێهێشتووە کە ئەمانتوانی بە دانیشتنێک کە 26 ئەندام ئەنجومەنی مەحافەزەمان بوو لە قەرەهەنجیر بکرایە لە سلێمانی بکرایە لە هەولێر بکرایە ئەو ڕاکانجبوریە کە ئێستاکە بە هەموو شێوەیە حکمی کەرکووکەکە و تەعریبەکە و تەرحیلەکە و خەڵک دێنێتەوە ئێستاخە خۆڕاکان نەبوو هەر هەڤارێکی تر هەر کەسێکی تر هەر عەبدوڕەحمان مستەفایەکی تر محافظ بووایە ئێستاکە ئەو ئازارانە نەبوو بەڵام من زۆر سەیرم دێ کاک سەرحەدە ژێ ئێلقاقەبز بۆ من دەرچووە بە بۆنەی ڕیفراندۆمەوە بەڵام فواد حوسێن ئەندامی باڵای لە ژنەی ڕیفراندۆمە ئیسە وەزیر خارجی لە حکومەتی عێراقدا هەیە بەڕاستی ئەمەنە دوو نیفاقی ئەمەنە جیێوازی لە نێوانەکان ئەبینی لە نێوان هەولێر بۆ بەغدا
کەرکک بۆ بەڵێ کاگدریس بەڵێ زانە ئەگەر یارمەتیت لە بەڵێ وڵا کات ببوورە من جارەکەی تریشە مندا قسەم نەکرد حەزەکەم وەکو خۆی قسە بکەم بە کورتی بێ کاگدریس لەبەرەوەی بەخوا بە 5 سعات گەیشتومەتە ئێرە بەخێر بێ سەر چاومان بۆیە بەڕاستی ئەگەر بێت و سەرکردایەتی سیاسی کورد بەم عقلەی ئێستا لەم 3 ساڵ و نیوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە عیش بکە بەڕاستی ئەوەی بە کورد کراوە ئەوەی بەعس نەیکردا درێژە پێدەری بەعس کە ئەو حکومەیەکەی سەر ڕاکانجبووری و هاوشێوەکانی ڕاکانجبووری ئەیکا بڕوا بکە خراپتر لە بەعسەکان بۆیە داوا لە سەرکردایەتی سیاسی کوردەکەین بێنە سەرخەت ئازارەکانمان ساڕێژ بکەن ئەگەر نایەنیش با خۆیان بێنە کەرکک ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکک ماینێتەوە من وەکو خۆم لە داقوق مامەتەوە وەکو هەڤاڵانی حەمرین لە خورماتومانوتەوە خانەقین لە خانەقینمانەتەوە بڕوا بکە ئەگەر بێت و ئێمەمانان و ئەم مەڕبەندانە ئەم کوردانە لە ئەو ناوچانە نەبووایە ئێستاکە کورد لە قەرەهەنجیر بوو من سەیرم دیە شەڕ لەسەر مدیر عامی ئەکرێ لە بەغا من سەیرم دیە شەڕ لەسەر مدیر عامی مدیر نەحەیە بەڵێ کاگدریس لە شنگال بەڵام کەرکووکێک کە قودسی کوردستانە کەرکووکێ وەک ئەڵێن دڵی کوردستانە کەرکووکێ زۆر سپاس و ئازارەوە فەرامۆش کراوە داواکارین ئیتر بەسە لە یادی 18 ساڵەی پرۆسەی ڕزگارکردنی عێراقا بێنە سەرخەت تکایە سەبر نەما جام پڕ بێ لێی ئەرشێ عارەب حەشدی سنی هەیە تورکمان حەشدی شعبی هەیە عارەب محافظی هەیە تورکمان قایمقامی هەیە ئەوەی بێکەس بێ لە کەرکک و ئەو ناوچانە کووردە و فقط کووردە تکایە بێ لە سەرخەت زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئیدریس حاجی عادل کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەی داقوق سپاس بۆ بەڕێز ئەمی سەرحەد قادر بەڕێوەبەری پێشووی شتێکم هەبوو باسیکەم بەس تۆ کۆتایی ئەگەر کورتی بێ نیو خولێک مەمنونە بم بەڵێ بە حەقیقەت ئەوەی کە ئێستا زەرورە کە قیادەی سیاسی کورد یەک بن هێشتا وەزعەکە ماوێتی ئەتوانن بە یەکدەنگ و یەکهەڵوێستی وەزعی کەرکووک چارەسەر بکرێ شۆڕشی مەزنی ئەیلودی شۆڕشێک بووە لە خانەقینەوە تاوەکو زاخۆ هەموو بەشدار بوون نەکسە بووە کە بەسەر میلەتی کوردە هاتووە و کاتە بەداخەوە بەس بەو شێوێ ناکە کاگ ئیدریس باسەکان بەڵێ سپاس کاک ئەمید سەرحەد قادر سپاس بۆ بەڕێز کاک ڕەشاد گەڵاڵی لاولێرەوە کە لەگەڵمان بەشدار بوون بینەرانی خۆشەویست لە کۆتاییدا گەیشتنەوە ئەو دەرەنجامەیکە لە یادی ڕوخانی ڕژێمی بەعس ئێستا بەهۆی ململانەیە حەزبیەوە مەترسیێکی گەورە لە لەسەر ناوچە کوردستانیەکان هەیە بە هیوای چارەسەر و بە هیوای ئەوەی کە پەیامی میوانەکان بگاتە سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ